ئێمە لە گۆڕانکاری عەسکەری زۆر سەریع داین، هەر ئێمە نابین لە ماوەیەکی نزیکدا. من وا پێشبینی دەکەم تەواجدی عەسکەری ئەو ئەطرافانەی کە من ناوم هێنان لێرە زیاد دەبێت، چونکە شەڕتون بووە، چون گەشتە نهایەت و ئێران دەبێت حەلێکی لە بۆ دابدرێت. ئەکەکە ناتوانێت لە قەندیل ئەوها بەردەوام بێت. من دڵنیام جنابی بارزانی ڕێگەنەدا قەت پێشمەرگەیەک گولەیەک بە تەرەفێکی تر وەنێ، لەوەدا زۆر سادقەکە نابێت کورد شەڕی کورد بکەنەوە، بەڵام پەکەکە ئەو یاغیبوونە ئەو تێکەڵبوونەی لەگەڵ ئێران من پێم وایە تەنیا یەک چارەنووسی لە پێشە بەداخەوە، ئەویش چارەنووسی ئەنسار الئیسلامە. ئەنسار الئیسلام ئەگە بە ساڕوخی ئەمریکی نەبایە لە هەورامان بە زەحمەت دەردەکرا، وایە نا، بەڵام کاتێک کە بڕیادرا لێی بدرێت لە هەفتەیەکە تەفرت و نابوو. ئەگەر پەکەکە عاقڵ نەبێ مەقەرەکانی قەندیلی بە ساڕوخ هەڵەگیرێ، نەک بە لەو سەنگەر بوو ئەو سەنگەر و لەو بەرد بوو ئەو بەرد شەڕ بکرێ، ناشتیوانە شەڕەکە هی ئەوە نییە. و لە ڕاستیدا سلێمانیش یەکێتی بە خێرایی بێت، بەهۆش بێتەوە لەگەڵ پارتی و لەژێر قیادەی بارزانی بکەوێتە تحالفێکی باش بۆ بەڕێوەبردنی کوردستان. ئەگەر نا ئەوەی کە حرەکەی فاشیستیانەی گۆڕان دەیکرد بە قیادەی نەوشیروان کە دڵێن فاشیستن، مەوەسم جنێ وشتیوان نییە. ئەوانە مەسیریان وەک مەسیری پەکەکە بوو و احتیمال بوو شاری سلێمانی لە مستەقبەلدا ببێتە مەرکەزی شەڕ، شەڕی ئێمە نا، شەڕی پارتی نا. بەڵام ئەو هێزانەی کە ناوم هێنان دێت ڕۆژێکی نزیک دێ قبول ناکەن هیچ منتیقەیەکی نفوزی ئێرانی لە منتیقەی خەتی سووری استراتیژیەتی هی ئەوەی کە باسم دا هەبێت، قبول ناکەن هەم جفت و فەرتی کە لە سلێمانی منتیقەی گەرمیان هەیە لێیان دەدەن. و احتیمالە خودی شاری سلێمانی خوا نەخواستە ببێ بە مەرکەزی شار زارێکی یەکجار زۆرە بین. ئێمە شاری تاریخی گەورەمان لە دەوروبەر هەن، شەڕی کەوتە ناو تەنیا قاوغی خانووی هی وێران کردووە بین، ئەمە شاری حەڵەب، ئەوە شارەکانی تر. بۆیە قیادیە سیاسیەکانی ناو سلێمانی دەبێ عاقڵ بن، نەک لەبەر پارتی، لەبەرەوەی منتیقە ئەم تەوازونە عەسکەریەی تێدا هەیە. حرەکەی قیادیە سیاسیەکانی سلێمانی جارێکی تر بینیان چەند سەد دەبابەیەکی تەحالوفی نێوان پارتی و بەعس هاتنە هەولێر، سلێمانی بەبێ تەقەچۆل بوو، وەنیە؟ ئەم جارە تەمان 31 ئاب لە تاریخی کورداندا لەو حرەکە عەسکەریە زیرەکانەیە کە کورد زۆرترین قازانی تیا کرد و توانی بەبێ خوێن وڵاتی خۆی یەک خاتەوە، دەنا وڵاتمان کاول دەبوو لە شەڕی ناوخۆدا، استراتیژیەکی زۆر سەرکەوتوانە بوو. ئێستا 31 ئابی گەورەتر لە سەدام حوسێن، گەورەتر لە یەکێتی و لە ئێران لە مەنتیقەکە لە کاردایە. بۆیە ئەگەر عاقڵ بن ئەو سەرمایە کە لە سلێمانیدا هەیە هی میلەتی ئێمەیە، ئەو بوژانەوەی کە لەوێ هەیە ئەم شارە سەقافیە، نەیخەنە بەردەمی ڕەشەبا، چونکە ڕەشەبای عەسکەریە لێی دەدات، کورد نینکە لێدەن، خەڵکی دیکە لێدات و ئێران ناتوانێت ئەوها بەردەوام بێ ئللا ئەگەر ئێران سەرکەوێ. ئەگەر نە ئێران ئەوەی توش دەبێ کە تووشی میسر بوو، ئەوەی توش دەبێ کە تووشی سووریا بوو و ئەوەی توش دەبێ کە تووشی ئیمپراتۆری عوسمانی بوو، ئەو ئیمپراتۆریەتی کە حکمی بەسەر هەموو عالەمی ئیسلامی و نیوەی ئەوروپا و ئەفریقاشدا دەکرد، گەیشتە ئەوەی کە ئوستوڵەکانی عەسکەری ئینگلیز و فەرەنسا چوونە بۆسفۆر. بۆسفۆر ئەو ئەزانی خوێندرێنێ و بەحڕی کە ئەستەمبوڵەکە بەدوو ئێستاش کە ئێستایە لەوێن دەرێ دژمنەکانی تورکیا ئەتوانن کەشتەکانی خۆیان تێپەڕێن و سەواریخیشی لەسەر بن. لەبیرتانە پێشی 2-3 مانگ رووسیا کەشتێکی تێپەڕان بە عەنقەستیش چەکەکانی کردبەوە بۆی کە تورکی ببینن وا بێدا تێدەپەڕن کە ئەزمەیەک دروست بوو. ئەوە نەتیجەی شکانی عەسکەریە. کاک مەسعود لەم بارودۆخەدا زۆر واقعیانەیە و زۆر جددیە و متمانەیەکی زۆری نێودەوڵەتیشی پێدەکرێت. زان ئێستا مەسعود بارزانی فەرماندەی هێزێکی نێودەوڵەتیە کە لە فاصلەی 1100 کیلۆمەتر شەڕ دەکات، گەورەترین ئیمکاناتی عەسکەریشی پێدەگات، گەورەترین هێزی ئاسمانیش لەژێر فەرماندەیدایە کە هێزی ئاسمانی ئەمریکا و ئەوروپا و بەینی خۆمان بە هی ئیسرائیلیشن، هی سعودیەش
لە پشتەوە لەگەڵدانا ئەم هێزە تامین دەکرێت